والله من بقربانكم دوای 28 ساڵ لە دابڕان و 21 ساڵ لە بێسەر و شوێنبوونی بە تەواوی دایکی سەیفوڵڵا بۆ یەکەم جار چاوی بە کوڕەکەی دەکەوێتەوە. پەیام دیمەنی شادبوونەوەی ئەم دایک و کوڕەی تۆمار کردووە کە لە ڕێگای مۆبایلەوە ئەم لە کوردستان و ئەو لە کینیاوە قسە دەکەن. هەردووحای خێرمان بۆ کردی هەرا بۆم کردی هەردووحای خێرم بۆ کردی ئینشاءڵڵا دەنهێوە ناو ئینشاءڵڵا دەیەوە ناون. کاک سەیفوڵڵا سڵای خوا لەبێ. پەیام وەکو یەکەم کەناڵی ڕاگەیاندن قسەی لەگەڵ سەیفوڵڵا کرد. ئەو دەڵێت هیچ شتێک ئەوەندەی بینینەوەی دایکی خۆشحاڵی نەکردووە. پەیامنێری پەیامە تەلەڤیزیۆنی پەیام. کاک سەیفوڵڵا سڵای خوا لەبێ. ئەحواڵ چۆنە باشی تەندروستی چۆنە؟ هەمویان خۆشحاڵن بە بینینەوەی تۆ هەواڵی تۆ. ئینشاڵڵا چاو دڵیان ڕوون بێ و بە دیداریان شاد ببیەوە. ئەتۆ چه هەستێکت هەیە ئێستا؟ من زۆر خۆشحاڵم وەک ئێستا لەدایک بوومە. بەڵێ باشە باسی ئەوم بۆ بکات و ئەو چەند ساڵە لە زیندان بووی بۆ بێ هەواڵ بووی لە کەس و کارەکەت نەتوانیوە پەیوەندیان پێ بکەی. یەکەم شت من زۆر جار کەوتمە زیندانەوە نەوە یەک جار ئازادیانە کردمیان کردمەوە زیندان بەڵام کە دەرەچووم لە زیندان خەتەریم لەسەرەوە هەبوو لەبەرەوەی پەیوەندیم بە ماڵەوە ناکرد. گوتم من تا بە تەواوی دڵنیا بمەوەی هیچ حکومم لەسەر نەماوە ئەو کاتە پەیوەندی بم. دایکی سەیفوڵڵا لەسەر جێگایە و ناساغە. باوکیشی بە هیوای بینینەوەی کوڕەکەی سەری ناوەتەوە و کۆچی دوایی کردووە. چیرۆکی سەیفوڵڵا لە ساڵی 1996ەوە دەستی پێکرد. ئەو ساڵەی بە مەبەستی گەیشتن بە ئەوروپا کوردستانی جێهێشت سەفەر بۆ کینیای برد. هەرچەندە تا ساڵی 2003 خێزانەکەی لە ڕێگای تەلەفۆنەوە پەیوەندیان پێوە دەمێنێت بەڵام لەو ساڵەوە پەیوەندی نامێنێت و بە تەواوی بێسەر و شوێن دەبێت. دایکی دەڵێت 28 ساڵە لە ماڵی ئەوان جەژن نەکراوە و ئەمڕۆ وەک جەژن وایە بۆ ئەوان. شارم هەندە خۆشحاڵم ئەو جێژنەیە ئەو ڕوولێرە لە کنەمە جێژنەیە نەخۆ 28 سال بوو تازیە بوو لە ماڵامە. ئەرێ وەڵڵا ئەلحان پێم خۆش بوو ئەلحانەکان لێرە بوی ئەباشی گرم لەوەی خۆشتر هەیە منداڵێک چەند ساڵ بی بزەربی ئەلحانی شوێ بندرێ. یەکێک لە براکانی سەیفوڵڵا دەڵێت لە ڕێگای بەرپرسی پاسپۆرتی سلێمانیەوە هەواڵی دۆزینەوەی سەیفوڵڵایان پێگەشتووە. ئەو وتوشێتی کە چەند کوردێکی تریشی لەگەڵ بووە لە زیندان هەوڵ دەدەن لە ڕێگای ئەوەوە کەسوکاریان بدۆزنەوە. کەسوکاری سەیفوڵڵا داوا دەکەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بە زوویی هیمەت بۆ هێنانەوەی براکەیان بکەن. ئێستا دەرکەوتۆ لە ڕێی بەڕێز کاک سالار مدیر پاسەپۆرتی سلێمانیەوە پەیوەندی بەیەمەوە کرد و گوتی براکەتان ماوە زیندۆ و خێرا وەرنە لام و بۆی پەیوەندی پێ بکەین. ناوی کاک حەباسی بود گوتی خەڵکی کەلارە حەباس محەممەد شەشیا بوو گوتی بەڵێ لەگەڵم بە لە ماوە لە ژاندایە ناوی سووا کوردی کەشی وت بەس بەداخۆ ئێستا لەبەر کار کاتەش پەیوەندی پێ بکەمەوە بێتەوە خەت پەیوەندی پێواکەم هەموو ناوەکانی وەرەگرمەوە ئینشاڵڵا دەمە ئەو کەسانەی کە خزم کەسانیان. سەیفوڵڵا لە تەمەنێکی گەنجی و لاویدا پوری بام دوقسام بکەم ئەو کۆتایەکەی. سەیفوڵڵا لە تەمەنێکی کەم و لە تەمەنێکی لاویدا 28 ساڵ پێش ئێستا کوردستانی جێهێشت بە مەبەستی ڕۆشتنی بۆ دەرەوەی وڵات. دوای 21 ساڵ لە بێسەرشوێنی و بێهەواڵی لە ماڵەوە لە ئێستادا هەواڵێکی پەیدا بووە و قسەی لەگەڵ کەسوکارەکەی و دایشی کردوێتەوە کە
تەندروستی باشە و پێشتر لە زیندان بووە و ئێستا دەیەوێت بە دیداری کەسوکارەکەی و باوەشی دایکی شاد ببێتەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، شارۆچکەی سەر و چاوە.